جژنی ڕەمەزان و هەروەها نەورۆزی کوردانتان پیرۆز بێ، هەمیشە هەر لە جەژن و شادی خۆشییا بن ئێوە و هەموو ئەو کەسانەشی کە ئەمان بینن. ئێمە ئەوەندەی مەبەستمان قەدرڕاگرتنی بۆ نەکەیە، قەدرڕاگرتنی یادەکەیە، ئەوەندە مەبەستمان خواردنەکە نییە، چونکە ئەمە نەریتێکە، ئەمە عورفێکی کوردانەیە، ناکرێتەوە نەورۆز بێ، ناکرێتەوە جەژن نەبێ نەچیتە دەرەوە. جوانترین شتێ بۆ کوردان ئەوەیە لە کاتی نەورۆزە بۆنەکانی خۆیان بەرز ڕابگرن، بە تایبەتی لە یادمان نەچێت کە ئەم بۆنەی ئەم ساڵ جیاوازە بۆی کە ئامەد و شوێنە مەهابات و هەروەها کوردستان و شوێنەکانی کە هەمووی تێکەڵ بووە بە هیوای ئەوەن کە دوجار هەر پارچەی کوردستان، هەر چوار پارچەی کوردستان کۆ ببێتەوە و لە ئاڵایەکی یەکانگیرا خۆمان ببینەوە. گرنگەوەی ئێمە ڕۆژی خۆمان کرد و نەورۆز پیرۆز بێ لە هەموو گەلی کورد و کوردستان. بەڵێ پامی تۆ وەکو کچە کوردێک چییە بە بۆنەی یادەکانی نەورۆز ڕاپەڕین و جەژنی پیرۆزی ڕەمەزانەوە؟ پەیامی من ئەوەیە ئیشەڵڵا هەمویان دڵخۆش و بەختەوەر ئەبن لەم ڕۆژەیە کە هەموو کوردێک ئەبێ کوردبوونی خۆی دەرببڕێ لەم ڕۆژە، چکە ئەمڕۆ ڕۆژی کووردە، ڕۆژی نەورۆزە، ئەبێ هەمویان بچنە دەرەوە ئەگەر بارانیش بێ. پێشەکەیش سەرنوێنین بۆ شەیدان، بۆ بنەماڵی شەیدان، بۆ پێشنەوەی قارەمانەکان. ئەم بۆنێش بۆنەیەکی نەتەوەی کووردە، خۆشحاڵین کە ئەم ڕۆژەش لێرە خڕبوونێتەوە و کۆبوونێتەوە و بەم بۆنە خۆشە. جەژنە پیرۆزە لە هەموو گەلی کوردەکان بە تایبەتی شاری کەرکووک. شاری کەرکووک یعنی قوربانێکی زۆری داوە، لە هەموو شارەکان دراوە، بەڵام بە تایبەتی شاری کەرکووک.